ڕێز و سڵاو بۆیەوە بینەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵە و بەرنامەی لێکدانەوە هەڵوێست. ئازیزان لە بەرنامەی ئەمڕۆماندا سێ بابەتمان ئامادە کردووە بۆیەوەی ئازیز کە یەکەمیان دەربارەی بەهاییەکانە. کۆماری ئیسلامی بەتایبەتی لەم دواییەدا بەربۆتە گیان و ماڵی بەهاییەکان. دوای شەڕی 12 ڕۆژەی ئێران ئیسرائیل گوشار بۆ سەر بەهاییەکان تونتر بووەتەوە. هاوکات مڵک و ماڵیان تاڵان دەکرێت. زەوتکردنی داراییەکانیان تەنیا ستەمێک نییە کە لە ئێران لە کەمینە مەسەبیانە دەکرێت. گیان و بوونیان بەردەوام لە ژێر مەترسی کۆماری ئیسلامیدایە. خوێندکارانی بنەماڵە بەهاییەکان لە هەموو خۆناغەکانی خوێندندا دەکەونە بەر هەڵاواردن و ئازار و بێبەشی. ئاینی بەهایی لە ئاینە ڕەسمیەکانی وڵات نییە، هەر بۆیە خوێندکاران ئەگەر بڵێن پەیڕەوی دینی بەهاین لە مەدرسە دەردەکرێن. لەو فۆرمانەدا کە بۆ وەرگرتن لە زانکۆکانیش پڕ دەکرێتەوە، ئەگەر خوێندکاران بڵێن بەهاین بەڕەسمی وەرناگیرێن و ئەگەر بە پرسیاری پەیوەندیدار بە مەسهەبی خۆیان وەڵام نەدەنەوە، دیسانیش بە بیانووی تەکمیل نەبوونی پەروەندە ڕەت دەبنەوە. بەڵام کێشەی بەهاییەکان تەنیا مەسەلەی خوێندنی منداڵەکانیان نییە. لە یەکەم ڕۆژی هاتنە سەرکاری کۆماری ئیسلامیەوە بەهاییەکان، سێکۆلارەکان، کۆمۆنیستەکان، خەڵکی کوردستان و ژنان کەوتنە ژێر گوشاری حکوومەتی ئیسلامیەوە و دوژمنایەتی ئاشکرای ئەم ڕژیمە لەگەڵ ئەم چوار بەشەی کۆمەڵگای ئێران بوو بە ئاڵا و ناسنامەی ئەو ڕژیمە. حکوومەتی ئیسلامی لەگەڵ هەموو شتێکی پێشکەوتن خواست ئینسانی، مۆدێرن و خاوەن بایەخی جیهانی دژایەتی دەکات. لە مۆسیقا و هونەر و تا سینەما و شانۆگەری، لە ئازادی ڕادەربڕین تا ئازادی چاپەمەنی، لە حزوری دەنگی نەیاران و چالاکی حزبە سیاسیەکان و کرێکاریەکان تا ڕێکخراوە مەدەنیەکان، لە مافی ئاژەڵانەوە تا پاراستنی ژینگە دژی هەمووی ئەم مافانەیە. هیچ کاتێک نەبووە کە لەگەڵ سەرکوت و زیندان، ئەشکەنجە و ئیعدامی چالاکانی سەرەکی ئەو بوارانە بەرەوڕوو نەبووبینەوە. بەڵام هەڵسوکەوتی ڕژیم لەگەڵ بەهاییەکان بە شێوازێکی یەکجار ڕەزیلانەتر و کۆنەپەرستانەتر بووە. ڕژیم ئیسلامی بۆ لە ناوبردنی فیزیکی بەهاییەکان بەردەوام هەوڵی داوە. ژن و پیاوی بەهایی لاو و پیر و تەنانەت منداڵەکانیانی زیندانی کردووە. زەوتکردنی ماڵ و داراییەکانیان، بێبەریکردنی لاوانی بەهایی لە خوێندن لە مەدرسەوە تا زانکۆکان، وێرانکردنی شوێنە پیرۆزەکانیان، جیاکردنەوەی شوێنی ناشتن و قەبری بەهاییەکان لە باقی خەڵک و بە بەردەوامی بەردی سەر قەبرەکانیان شکاندن، ڕێگرتن لە دامەزرانی بەهاییەکان و پێشگرتن لە دامەزرانیان لە هەموو پیشەیەکی حکوومەتی و خصوصی، دەرکردنیان لەو پیشانە، ناچارکردنیان بە کۆچ و لە میدیا و شوێنە مەسەبیەکان بەردەوام دژ بە بەهاییەکان پاپوش و پەروەندە دروستکردن تەنیا بەشێکە لە سیاسەتی ژێنۆسایدی بەهاییەکان لە ژێر دەسەڵاتی ئێرانی ژێردەسەڵاتی حکوومەتی ئیسلامیدا. ئەوەی کە حکوومەتی ئیسلامی بەرامبەر بە خەڵکی بەهایی ئەنجامی دەدات، هەمان سیاسەتی ئاڵمانی نازی و باقی فاشیستەکانی سەدەی ڕابردووە کە دژ بە یەهودیەکان، قەرەجەکان و سۆسیالیستەکان بەکاریان هێنا. هەمان سیاسەتی خلافەتی ئیسلامی عێراق و شام یان داعشە کە دژ بە کوردە ئیزەدیەکان و لە شنگاڵ بەکردەوەیان دەرهێنا. بێدەنگی خەڵک و تەنانەت چاوپۆشی هەندێک لە ڕووناکبیران لە بەرامبەر سیاسەتی سڕینەوە و لە ناوبردنی خەڵکی بەهایی لەلایەن ڕژیمەوە دەستی حکوومەتی ئیسلامی و ڕازڵەوە باشەکانی بۆ داسەپاندنی کارەساتی زیاتر بەسەر بەهاییەکان ئاوەڵا هێشتوێتەوە. ئەگەر خەڵکی ئێران لە سەری وەختی خۆیدا و بە شێوەیەکی گونجاو بەرامبەر لەشکەرکێشی و فەرمانی جەهادی دژ بە خەڵکی کوردستان ڕاوەستایان، ئەگەر هەڵاواردن و سەرکوتی بەهاییەکانیان بە دەستپێکی سەرکوت و بێمافی خۆیان بزانایە، ئەگەر کوشتاری هێزە چەپ و کۆمۆنیستەکانیان مەحکوم کردبووایە، ئەگەر هەڵاواردنی ڕیشەدار و تونند و تیژی دژ بە ژنانیان، هەڵاواردن و بێمافی دژ بە کۆمەلگا پێناسە کردبووایە، ئێستا هەموو ڕۆژێ شایەتی کارەساتی ناخژێنی جۆرا و جۆر لە ناو کۆمەلگای ئێراندا نەدەبوون. دیفاع و پشتیوانی لە خەڵکی بەهایی لە بەرامبەر سیاسەتی فاشیستی و جەنۆسایدی حکوومەتی ئیسلامی، دیفاع لە مافی مرۆڤ، دیفاع لە ئازادی دین و بێدینی، دیفاع لە جیایی دین لە دەوڵەتە.
جیایی دین لە دەوڵەت، نەبوونی دینی ڕسمی، جیایی دین و مەسەب لە پەروەردە و بارهێنان، ئازادی دین و لەوەش گرنگتر ئازادی بێدینی و بڕێنی هەر جۆرە یارمەتیەکی ماڵی و دەوڵەتی بە ناوەندەکان و دەستگای مەسەب و ماڵیات وەرگرتن لە سەرچاوەی دارایی و تەجاری ناوەندە مەسەبیەکان مەرجی پێویستی ڕێگری لەو کارە ساتانەیە کە دژ بە خەڵکی بەهایی و باقی کەمینە مەسەبیەکان لە ئارادایە. ئەگەرچی ئازادی و مافە سەرەتاییەکانی خەڵکی ئێران 46 ساڵە بە توند و تیژترین شێوە لەلایەن کۆماری ئیسلامی و پێشێل دەکرێت، بەڵام لەو نێوانەدا بەهاییەکان تەنیا لەبەر بیر و باوەڕ و ئاینیان گەلێک بێبەشی و ڕەنج و ئازاری زیاتریان بەسەردا سەپاوە و مان و نەمان و ژیانیان لە مەترسیدا بوو. بۆیە پێویستە هەر لە مڕەوە بە هەموو ئیمکاناتێکی بەردەست و بەبێ هیچ ئەمما و ئەگەرێک لە مافی ئینسانی خەڵکی بەهایی لە بەرامبەر ڕژیمی ئیسلامی ئێراندا دیفاع بکەین. یەکێک لە شانازیەکانی خەڵکی خەباتکار لە کوردستان پێکەوە ژیانی ئاشتیانەی هەموو دین و مەسەبەکان لەوانە حزور و تەحملی بەهاییەکان بووە. کوردستان هەتا بە ئێستاش تەنیا ناوچە ویان لەو دەگمەن ناوچانەیە کە بەهاییەکان لەلایەن خەڵکەوە بە باوەشی ئاوەڵاوە وەردەگیرێن و دین بە بابەتی شخصی خەڵک پێناسە دەکرێت. بەهاییەکان و پەیڕەوان و باوەڕمەندانی هەر دین و مەسەبێک، هەر بیر و باوەڕێک پێویستە بتوانن لە ئازادی و ئەمنیەتدا بژین و گیان و ماڵیان لە هەر جۆرە دەستدرێژیەکی حکوومەتی و یان تونند و تیژی دار و دەستەی لاتولوتی هاندرا و لە ئاماندا بێت. فەرمون ناوڕێکی کورد وەربگرن بە بابەتی دووەم دەگەڕێمە وڵاتە. برین بوو تەوری زەمان پڕ لەقین بوو لە دارستان فرش برین بوو تەوری زەمان پڕ لەقین بوو ژیناچڵی دەربەڕوو بوو لەگەڵ تەورا بەرەو ڕوو بوو ژیناچڵی دەربەڕوو بوو لەگەڵ تەورا بەرەو ڕوو بوو چاوت شەپۆلێکە و تاڕێ هەلکە شۆڕەکەی تۆ دەستی گەلانداگرێ جیهانێکی نووسوی هێناوە تا سار پێ فرچت بوو بە مەشقال لە دایک بووی لە نوێ ڕقی پیرۆزی گەل گەیشتە دەماوەند لەسەر کەلی شاخ و چیای نیشتمانێ سخێکی خەو ڕوویداد لە کوردستان ڕۆحی پەکولەی تۆی برد بۆ هەڵۆکانێم زارۆژت پیرۆز بژینای کوردستان کوچی بەفرد بەخێر تەواری شاخان کوچی بەفرد ڕەمزی ڕقی پیرۆزمانە یان ئازادی بۆژن یا مەرگ و نەمانە یا مەرگ و نەمانە ژن ژیان ئازادی 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 لە حکوومەتی کۆماری ئیسلامیدا نرخی قەبر لە گیانی خەڵک گرانترە. دەسەڵاتی ئیسلامی یەکێک لە گەندەڵترین و ناکارامەترین سیستەمە سیاسی و حکوومەتیەکانی جیهانە کە نەتەنیا ناتوانێت خزمەتگوزاری پێویست و سەرەتایی بۆ ژیانی خەڵک دابین کات، بەڵکو تەنانەت مردن و کفن و دفنی بەشێکی بەرین لە خەڵکیشی کردوێتە
کێشەیەکی گەورەی ماڵی و ڕۆحی. نرخی قەبری هەڵکەوتوو لە پاشە زەویەکانی 1 تا 112 بەهەشتی زەهرا بۆ ناشتنی هەر تەرمێک یان زیادکردنی هەر تەبەقەیەک بە قەبری 30 ساڵە و یان 30 ساڵە بۆ سەرێ بە ڕێژەی 30% زیاد کراوە. هەروەها باقی خزمەت گوزاریەکان لە بەهەشتی زەهرا بە ڕێژەی 40% لە چاو ساڵی پێشوو زیادی کردووە. کاتێک کە هێلکە و پەتاتە دەبنە کاڵای لوکس و گران و ماسی و گۆشتی سوور و مریشک و میوە و سەوزەی تازە لەسەر سفرەی خەڵک نامێنێت ویان کەم و کەمتر دەبێتەوە، لەوەها بارودۆخێکدا خەرجی کفن و دفن و مردنیش بووەتە کێشەیەکی جددی بۆ بنەماڵەکان. گرانی دەرمان، هەزینەی لەسەرەی پزیشکی و دەوای نەخۆشەکان وە لە نهایەتدا گرانی قیمەتی مردن لە ناو حکوومەتی ئیسلامیدا ڕسواییەکی بەتەواو مانای دەسەڵاتدارانی کۆنەپەرستی کۆماری ئیسلامیە. جیاوازی چینایەتی لە ئێران بۆتە دەڕێیەکی هێندە قوڵ کە تەنانەت مردووەکانیش دەخاتە پێگەیەکی چینایەتی جیاوازەوە. هەزینەی مەرگی یەک کەس لە باکووری تاران بەرابەرە لەگەڵ نیوەی ژیانی بنەماڵەیەک لە باشووری ئەم شارە. ئیتر ناکرێ و ئیدعایە بکرێت کە ساتی مەرگ و لەدایکبوونی هەموو ئینسانەکان یەکسانە. لەم ڕۆژانەدا 20 ملیۆن تمەن خۆشبینانەترین هەزینەیە کە دەکرێت بۆ بەڕێوەبرنی ڕێوڕسمێکی بە خاکسپاردنی سادە لە بەرچاو بگیرێت و لە بەرامبەریشدا لانی کەمی هەزینەی ڕێوڕسمێکی شیک لە باکووری تاران بە لێکدانەوەیکی خێرا بە گوڵ و ڕازاندنەوە و چەند جۆرە شامۆوانە سەر لە 100 ملیۆن تمەن دەدات. لە ئێرانی ژێر دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا لەم ڕۆژانەدا نەتەنیا ژیانکردن سەخت بۆتەوە بەڵکو مردنیش ئێستا کارێکی ئاسان نییە. ئاخوەندەکانی حکوومەت و فەرماندەکانی سپا گەر بمرنیان بکوژرێن دەبنە خاوەن مەزارگەی لوکس و ملیاردی واڵقەی نزیک بە دەسەڵات و ڕاندخۆرەکان مەزارگەی چەند ملیاردی تەنانەت لە شوێنە خۆش ئاو و هەواکان بە گشت ئیمکاناتەوە بۆ ئەوانەی سەردانیان دەکەن دروست دەکات. ئەوانەی کە لەم جیهانەدا خۆشبژێو بوون مردنێکی ئەشرافی تریشیان هەیە، بەڵام ئەوانەی کە لە سەختی ژیان پەنایان بردووەتە مەرگ لە خەمی خەرجیەکانی مردن دەبێت بۆ کوێ بڕۆن. زن زندگی آزادی، 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 زن زندگی آزادی. نترسید نترسید ما همه با هم هستیم. 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 بترسید بترسید ما همه با هم هستیم. پیش روی ماست پیش روی ماست آزادی. پیش روی ماست آزادی. پیش روی ماست آزادی آزادی آزادی. پیش روی ماست پیش روی ماست آزادی. پیش روی ماست آزادی. پیش روی ماست آزادی آزادی آزادی. زن زندگی آزادی، زن زندگی آزادی، زن زندگی آزادی، زن زندگی آزادی. اگر با هم یکی نشیم یکی یکی کشته میشیم میجنگیم میمیریم ایران رو پس میگیریم. اگر با هم یکی نشیم یکی یکی کشته میشیم میجنگیم میمیریم ایران رو پس میگیریم. پیش روی ماست پیش روی ماست آزادی. پیش روی ماست آزادی. پیش روی ماست آزادی آزادی آزادی. پیش روی ماست پیش روی ماست آزادی. پیش روی ماست آزادی. پیش روی ماست آزادی آزادی آزادی. آزادی آزادی
بەڵێ بینەرانی خۆشەویست دوا بابەتی بەرنامەی لەگدانەوە هەڵوێستی ئەمڕۆمان بە سەردەڕی منیش بە قەدەرێەوە ئینسانم بابەتێکە دەربارەی کەمەندامان. ئەمڕۆ پتر لە 500 ملیۆن کەس بەهۆی نوقسانی سیستەمی مێژک جەستە و هەست لە دنیادا کەمەندامن. بە پێی جاڕنامەی ڕێکخراوی نەتەوە یەکگرتووەکان کەمەندامان بەبێ لە بەرچاوگرتنی هۆکار چۆنیەتی و ئاستی بێتواناییان خاوەنی هەموو ئەو مافە بنەڕەتیانن کە باقی هاوڵاتیانی هاوتەمەنیان لێی بەهرەمەندن. مافی بەهرەمەندبوون لە ژیانێکی دڵخواز و ئاسایی لە سەروی ئەم مافانەوەیە و مافەکانی وەک خزمەتگوزاری، پەروەردە و بارهێنان، تەندروستی، شوێنی نیشتەجێبوون، دامەزران، سەیران، مافی مەدەنی، سیاسی و پاراستنی حیسەتی ئینسانی کەمەندامان مافیەکی بنەڕەتین. کەمتوانە یان کەمەندامی بە کەسێک دەوترێ کە بەهۆی نوقسانی جەستەی یان زەینی جا بە شێوەی زگماک بێت یان بە هۆکادری تر کێشەی بەردەوام و بەرچاو لە سڵامەت و چالاکی گشتی کەسەکەدا پێک هاتە بێت و تا ڕادەیەک یان بە گشتی توانای دابینکردنی پێداویستیەکانی ژیانی تاکە کەسی و کۆمەڵایەتی نەبێت بێتە کەمتوانە یان کەمەندام. لە هەر کۆمەڵگایەکدا بەشێک لە خەڵک بە هۆکاری جۆرا و جۆر و لەوانە ڕووداوی هاتوچۆ، شەڕ، نەخۆشی وەیان بە شێوەی زگماک بەشێک لە جەستە و زەینیان کارکردی ئاسایی خۆی بە تەواوی ئەنجام نادات و ئەم ئینسانە خاوەن پێداویستی تایبەتن و کۆمەڵگا و سیستەمی دەسەڵات و بنەماڵە پێویستە ڕفاهیاتیان بۆ دابین و زەمانەت بکات. بێتوانایی و کەمتوانایی لە هەندێک لە چالاکی جەستەیی و زەینی بە مانای بێتوانایی و کەمتوانایی کامڵ و یەکجاری نییە. لەوانەیە بەشێک یان چەند بەش لە جەستە و یان مێشکی مرۆڤێک کارکردی کامڵ و پێویستی نەبێت، بەڵام بەشەکانی دیکەی کارکرد و توانایی سەرتر لە ئاستی ئاسایی و نۆرماڵیان هەبێت. هەندێک جار بێتوانایی و نەخۆشیە زەینی و دەرونیەکان لەگەڵ حاشا لێکردن، شاردنەوە، شەرمەندەی ئەندامانی بنەماڵە و یان لە هەندێک حاڵەتدا لەگەڵ نامرۆڤانەترین شێوەی هەڵس و کەوت لە زیندانیکردنەوە بگرێت تا پشتگوێخستنی خواستەکان و بەڕەسمیەت نەناسینی مافی ئینسانی کەسانی خاوەن پێداویستی تایبەت بەرەو ڕوودەبنەوە. لە هەندێک لە کۆمەڵگا پێشکەوتوەکانی سەرمایەداریدا خەباتی کرێکاران و جەماوەری خەڵک و کەمەندامان گەشەی تەکنۆلۆژی، جێکەوتنی بایەخ و کللتوری پێشکەوتوو بۆتە هۆی ئەوەی کە دەرفەتی گونجاوی فێربوون و دەرمان بخرێتە اختیار کەمەندامانەوە و کەسانی خاوەن پێداویستی تایبەت بتوانن لە ژیان و تواناکانی خۆیان بەهرەمەند ببن. ئەگەر باسی کێشە و گرفتی کەمەندامان لە ئێران پێنەبینین کە ئەم بەشە لە کۆمەڵگا واتە کەمەندامان لە ئێران لەگەڵ کۆمەڵە کێشە و گرفت بەرەوڕوون کە هەندێکیان بریتین لە کێشەی هاتوچۆ لە ناوشار و دەرەوەی شار، ئەویش بەهۆی نەبوونی پێداویستی تایبەت بە کەمەندامان لەسەر ڕێگاکان و لە شوێنە گشتیەکان. کێشەی کاری بەهۆی نەبوونی یاسای پشتیوانی لێیان، هەڵسوکەوتی نەشیە و بەرامبەر بە کەمەندامان بەهۆی نەبوونی فەرهەنگسازی، بایەخنەدان بە توانایی کەمەندامان تا بتوانن لەم ڕێگەیەوە ژیانیان سەر لە نوێ دەست پێ بکەنەوە و ئەوەندە هەست بە کەمبوون و سەرباربوون نەکەن. کێشەی ئابووری بەهۆی نەبوونی پیشەی گونجاو و هەندێک جار هەزینەی قورسی ژیان یەکێکی تر لەو کێشانەیە. کێشەی خوێندن، لەوانە نەبوونی کەرەسەی پێویست بۆ کەمەندامان لە مەدرسە و زانکۆکان، کێشەی هاوسەرگیری و زۆرێکی تر لە مانا و کێشانن کە لە ئێراندا کەمەندامان بەرەو ڕووی دەبنەوە. چۆنیەتی هەڵس و کەوتکردن لەگەڵ کەمەندامان پێوەرەیەکی هەڵسەنگاندنی دەسەڵاتەکانی جیهانە. لە ئاڵمانی هیتلێری و لە نیزامە فاشیستیەکاندا ئەم بەشە لە خەڵک کە پێداویستی تایبەتیان هەبوو لەگەڵ حاشا لێکردن، سەرکوت و تەنانەت مەرگ ڕووبەڕوو دەبوونەوە. مەسەبیش لەلایەکی ترەوە بە خاتریەوەی کە دەلیلی لۆژیک و زانستی بۆ ئەم بەشە لە خەڵک نییە، ئەم بربەستانە و کەم توانایی جەستەیی و فکری بە مەشیەت و خواستی ئیلاهی لە قەڵم دەدات و لە هەندێک ڕەوایەتی توندڕەوانەدا بە جەزای کۆمەڵگا و کاری نەکراوی ئەم ئینسانانەی دەزانێت. لە ئێرانی ژێردەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا هەرگیز ئامارێکی ڕاستەقینە سەبارەت بە ژمارەی کەمەندامان بڵاو نەکراوەتەوە. ئاماری ڕەسمی ژمارەی کەمەندامانی ژێر پوششی سازمانی تەئمینی ئیجتیماعیە کە حدودی 10%
ئاماری واقعیە. ئامارەکانی ڕێکخراوە غێرە دەوڵەتیەکان و ڕێکخراوی تەندروستی جیهانی نیشانی دەدەن کە نزیکەی 12% خەڵکی ئێران لە کەمەندامان پێکاتون و لەو نێوانەدا 4 تا 5 ملیۆن کەس لە ئێراندا تووشی کەمەندامی سەخت ویان یەکجار سەخت هاتوون و هەموو ساڵێک پتر لە 6,000 کەسیش بە ژمارەی کەمەندامان زیاد دەبێت. لە یەکێک لە راپۆرتەکانی ڕێکخراوی چاودێری مافی مرۆڤ و کەمپەینی مافی مرۆڤی ئێران لە ژێر ناوی منیش بەقەدەر ئێوە ئینسانم نووسراوەکە زۆرێک لە کەمەندامانی ئێرانی لە ماڵەکانی خۆیاندا بند کراون و توانای ژیانی سربەخۆ و بەشداریکردن لە ناو کۆمەڵگا هاوڕێ لەگەڵ باقی هاوڵاتیانیان نییە. دەسەڵات، کۆمەڵگا و بنەماڵە سێ بنەما و پایەی سەرەکی تاوتوێکردن و هەڵس و کەوت لەگەڵ ئەو بەشە لە خەڵکن کە خاوەن پێداویستی تایبەتیان هەیە. دەسەڵات بەرپرسی سەرەکی دابینکردنی پێداویستیە تایبەتەکان بەو بەشە لە کۆمەڵگایە کە پێویستیان بە چاوەدێری زیاتر و پسپۆڕانەتر هەیە و پێویستە دابینکردنی کار، فێرکاری، دەرمان، بیمەی کامڵی ترانسپۆرت و مەسکەری ببورن مەسکەنی کەمەندامان لە ئەولەویەتی دابێت. کۆمەڵگایە کە تێدا مافی ئینسان بەڕەسمی ناسرا بێت و مافی سەرەتایی ئینسانەکانی تێدا دابین و زەمانەت کرابێت لەگەڵ کەمەندامانیش هەروەک باقی هاوڵاتیان هەڵس و کەوت دەکات و لە بەرامبەر هەر هەڵاواردن و سوکایەتیەکدا کاردانەوەی جددی و گونجاو لە خۆی نیشان دەدات. بنەماڵەش یەکێک لە بنەما گرنگەکانی بەڕەسمی ناسینی کەمەندامان ویان پێشێلکردنی و حاشا لێکردن لە زەرورەتی ئەم پێداویستیە تایبەتانەیە. کوردستان یەکێک لەو شوێنانەی ئێرانە کە تێیدا کەمەندامان تەنانەت لە لانی کەمی ناو کۆمەڵگای ئێرانیش بێبەرین. هەژاری و بێکاری، نەبوونی خزمەتگوزاری دەوڵەتی بۆ کەمەندامان، زیاتر لە 46 ساڵ داگیرکاری نظامی و تەقینەوەی مین و تەقەکردن بەرەو کۆڵبەران و هیتر بەشێک لە خەڵکی تووشی کێشەی دەرونی و جەستەیی کردووە. ڕژیمی ئیسلامی نە لە کوردستان بۆ نە لە سەرتاسەری ئێران حازر بە قبوڵکردنی بەرپرسیارەتی کەمەندامان نییە. بە کەسرێکی شکۆلە لەو هەزینە بەرینانەی کە دەکرێتە خەرجی میلیتاریزم، سەرکوتی جەماوەر، تێرۆریزم و دەخاڵەتی کۆنەپەرستانە لە دەرەوەی سنوورەکانی خۆی دەکرێت ژیانێکی ئینسانی بۆ کەمەندامان دابین بکرێت. باران بشورین رومتی گشتارکان چشتی دریا چین خونی ماس یخم بارکان با باگری جیگنم رنگین بکن گشتکان بو هجاری سفرکان من با بخنین شیرینان بو هجاری سفرکان من با بخنین شیرینان بند و خفص بمري بهار جينوا فرميسكي تشاوي وتركان سبينوا تا دقينا تا كداري بهرزي اواتوين تا سبيدي يا شقي شون بخزان سبينوا تا سبيدي يا شقي شون بخزان سبينوا
تاکە ڕۆژێ بێتەدی خەونی مناڵانی هەژار ڕوو لە شاری خەونەکان هەبرینەوە گشتێگەکان بۆ لە ئامێز گرتنی خەون و خەیاڵی ئەسمان پەنجەرەی ڕۆناکی ئەڕوێنین لەسەر دیوارەکان پەنجەرەی ڕۆناکی ئەڕوێنین لەسەر دیوارەکان وەڵێ بینەرانی خۆشەویست بەم شێوەیە گەیشتینە کۆتایی بەرنامەی لێکدانەوە هەڵوێستی ئەمڕۆکەمان زۆر سپاس کە تا بە کۆتایی لەگەڵماندا بوون و هیوادارم کە ناوەڕۆکی بەرنامەیەم ڕۆمانجێگەی سەرنجیەوەی عزیز بوو بێت و توانن کەڵکی پێویستی لێوەربگرن تا بەرنامەیەکی تری لێکدانەوە هەڵوێست بە ژیانێکی پڕ لە کامەرانیتان دەسپێرم.